دوای یەک مانگ و 4 ڕۆژ شاو حسێن بە خێزان و منداڵەکانی لە مۆنومێنتی هەڵەبجە شاد بوویەوە دوای ئەوەی توانی بارەبانەکەی 392 کیلۆمەتر ڕێگا لە هەڵەبجەوە بۆ بەغدا ببڕێت و داواکاری بریندارانی چەکی کیمیاوی بگەێنێت بە محەممەد شیاع سوودانی سەرۆکوەزیرانی عێراق. بە دیاریکراوی ئەمە لەگەڵ بەرە سوودانیا باسی سێشتمان کرد سێتەوەری گرنگ کە هیچیان بریندارەکان بوو بەڕاستی چارەسەریان بۆ بکرێت لە دەرەوەی وڵات ئەگەر لە ناوخۆی وڵاتە تەمەەن ناکرێەوە بە بێگومان و گەڕانەوەی بوجەکە موچەکانیان کاوانەی کە موچەکانیان بڕاوە و دووەم شت بە پارێزگابوونی هەڵەبجە بوو داوامان لەکرد بەڕاستی ئەوی شەر یعنی لەسەر کاغەز و قەڵەم نەبێ کوجاران بچێتە بواری جێبەجێکردن و سێم شتیش کردنەوەی مەرجەکەی سازان بوو تەمەەن خۆشبەختانە بەڵێن یا کە هاوکاری جدیمان بکە ئەم جارە. هەڵەبجە کچی شاهۆیە و لەگەڵ دایک و براکەی خۆشحاڵ بوون کە باوکیان گەڕاوەتەوە و دەڵێن هەمیشە لە پەیوەندی دابووین و لە خەمی ئەو دابووین. یعنی ئێمە ڕاهاتووین چکە باوکیشم سەردانی خارجیە کرد ئێمەش ڕاهاتوو بووین هەر بیری باوکمان نەکردەوە دایکیشمە تەلەفۆنیشتی بۆ کرد ینی هەواڵمان لەپرسی. شاهۆ لەبەر گەرمی کەشوهەوا و دۆخی بریندارەکان هاوڵاتیانی لە گەڕانەوەکەی ئاگدار نەکردبوویەوە جگە لە سەرۆک و ئەندامانی کۆمەڵەی قوربانیان کە ئەوانیش وە خۆیان دەڵێن چوونی شاهۆ بۆ بەغدا نائومێدبوونیان لە حکوومەتی هەرێمی کوردستان و بە دوواداچوون نەکردنە بۆ کەیسەکانیان. بەڕاستی ئێمە زۆر هەوڵماندا لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستان لەگەڵ وەزارەتی تەندروستی لەگەڵ لە ئیداری خۆجیەکانی پارێزگای هەڵەبجە بەڵام ئەوەی کە ئێمە ئەیبینین و ئەوەی کە ڕۆژانە تەعامی لەگەڵاکەین ئەوەیە کە کەیسەکەی ئێمە بەرەو فەرامۆشی زیاتر ئەڕوا بەو شێوەیە بەم هاوینە ئەو مجازفە گەورەیەکە بە عەربانەکەی خۆی چێتە بەغا بۆ ئەوەی دادی خۆی بگێنێتە ئەوێ کە بەشکۆمە خۆیان تروسکایە لەوێەوە هەڵبێ. دەنگی ئەمریکا سات بە سات لە ڕێگەی ماڵپەڕی دەنگی ئەمریکاوە ڕووماڵی گەشتەکەی شاهۆی دەکرد لەگەڵ گەیشتنی بە هەر شارێکدا وتەکانی و لەگەڵ ئاستەنگەکانی ئەو ڕۆژەی گەشتەکەی بڵاو دەکردەوە. ڕازی ینی زۆر سوپاسی دەنگی ئەمریکاکەم ڕێزمە بۆیان شار بە شار بەڕاستی ینی لەحزە بە لەحزە ساعات لەگەڵ ما بوون دەستخۆشیان لە یەکەم ڕێزی تایبەت بۆ دەنگی ئەمریکا چونکە لە هەموو کاتەکانە لەگەڵ ما بوون ئەگەر من بڵێم 100 جار تۆ بڵێ 1000 جار ینی سیارە خەریب بووە لێمە پانم کاتەوە لە زۆر شوێنی وا بوو ینی بەڕاستی مەجال نەبوو ینی مەجبوری سواری سیارەبی لەبەرەوە ینی بچیتە سیارەی لێدا ینی هیچ مەجال نەبوو شوێنی وا بوو سیارە بە سوراتی 200 ینی خەتر بەڕاستی ئەوانە زۆر ناڕەحەتی بوون. شاهۆ حسێن قادر ئێستا کە گەشتووەتەوە هەڵەبجە دەڵێت چاوەڕێی بەڵێنەکانی سەرۆکوەزیرانی عێراقم ئەگەر کردداری نەبوون ڕێگەکە شارەزا بووم و ئەم جارە هەموو بریندارەکان دەبەم لەگەڵ خۆمدا تا مافەکانی خۆیان داوا بکەن. فەرحان هەورامانی دەنگی ئەمریکا هەڵەبجە.